سڵاو دانێت من دانا ڕحمان شارەزای بواری میکانی کوروزە لەم ڕۆژانەدا حملێکی ئەلامی کراوە سەبارەت بە بیستبوونی بەنداوی دەربەندی خان بەهۆی ئەو خوشت و پلاسیکیانی کە سەر ئاوەکە کەوتون بە درێژایی ڕووباری سیروان کا دەگاتە سەدەکات بۆ من پرۆژەیەک مێرۆک و پێشترش ڕامگەیان دەبوو کە دەتوانە ئامێرێک دروستکەن بە شێوەی بەلەم کەوتۆنە خوشت و پلاسیکیانینە ئاوەکە هەڵبرێتەوە ببێتە هۆی پاکبوونەوەی ئاوەکە بۆ خواردنەوە و سنووری دەروبەری سلێمانی و دەربەندی خان و هەروەها دەبێت پاکبوونەوەی ئاوی دەربەندی خان بە وزی گەورانی کەران نایەتی بۆی من بیرۆکەکەمەوەیە کە ئەمە ئامێرێک دروستکەین کە کلفەکەی تقریبان دەچێتە $20,000 دەتوانم لە ماوەی 2 بۆ 3 مانگە ئامێرێک دروستکەم کە بتوانین کەمترین دەست و هیلاکی مرۆڤەکانی بوەکۆی کە دەبینین حملێکی بەفراوانکرەوە چەندین ڕۆژ خەریکی بوون چەندین کەس خەریکی بوون ئامێری گەوران تێدا بەکارهێناوە بۆی بیرۆکەکەمەوەی کەم ئامێرە دروستکە نزیک نەخۆی و هەروەها بێژگەوەی کە ئەمە هەلە سوچێکی سەدەکە ئەو ئامێرە لەوێ جێگیر ناوێت بتوانێت ریسێرچکا بەناو بەنداوەکە هەموو ئەو کێشانەیەکی هەیەی چارەسەری بۆکە وەروە ئەمە دەبێت هۆی ئەوەی کە بتۆی هەل یارمەتیدان بۆ بەنداوەکانی دیکەی کوردستان و ئەوانەی کە هەیە وەزایدان بە عێراقیشەوە بۆ ئێمە بیرۆکەیەکە پێم باشە کە بیخەمەڕۆ بۆ لایەنی پەیوەندیدار بۆ حکوومەت و بۆ بەنداوی دەربەندی خان تەمەندێکی گرنگی ئەم پرۆژەیە ئەوەیە کە ئەم ئامێرە لە ڕێگەی تیشکی خۆر و جوڵەوزەی باوە کار دەکات کە ئەمە هاوڕێژینگەی و لە ڕێگەی ئەوانەوە مەدوانین سەرچاوە بۆ ئەم سەرچاوی وزە بۆ ئەم ئامێرە دابین کە کەمانەوەی سروش بەرقەرار بکەین ژینگە پاک بکەینەوە ئەشمانەوەی کە ئامێرەکەمان بەگشتی دۆستی ژینگە بێت لە سەرچاوی وزەکەیشی لە سروشتەوە